بەڵێ سڵای خی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان گۆران چەند خولەکێک کە یاریەکە کۆتایی پێ هاتووە دەتوانین بڵین بردنەوەیەکی گرنگ و زەحمەت بوو بۆ تیپی لاوانیانەی هەولێر توانی لە یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک سەرکەوتن بەدەستبێنێ لە خولەکی هەژدا عەبدولقادر ئەیوب کاپتنی تیپی لاوانیانەی هەولێر توانی بە لێدانی سزا گۆڵ یەکەم تۆمار بکاتن و دواتر عەباس حوسێن توانی گۆڵی دومیش بۆ ئەمان تیپ زیاد بکاتن لە کۆتاییەکانی نیوە یەکەم لاوانیانەی مینا گۆڵش تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە لە نیوەی دووەم یاریەکە ئەنجامەکە وەک خۆی درێژەی کێشە لاوانی هەولێر دەویست احتیفاز بە ئەنجامی یاریەکە بکاتن و لاوانی میناش هەوڵی دەدا ئەنجامەکە یەکسان بکاتەوە یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی لاوانیانەی هەولێر بە کۆتا هات لاوانیانەی هەولێر بەر لەم یاری هەردوویانە خاوەنی 8 خاڵ بوون لە ڕووی ڕزبەندەوە لە یەکەوە نزیک بوون بەڵام هەولێر بەم سەرکەوتنە توانی یەکێک لە ڕکابەرەکانی لە کۆڵخۆی بکاتەوە کەویش مینا بوو هەولێر بۆ خاوەنی 11 خاڵ چاوەڕوان یارییانەکانی تر دەکا هەرێکە لە سنعات کارەبایی و ئامانەی بەغدا و نەفتی میسان ئەمڕۆ یاریان هەیە هەرسێکیان لە پێشیانەی هەولێرن ئەگەر بێت و هەر لەوی سیانەیە تووشی شکستات بێ خود یەکسانی هەولێر هەنگاوێک دەچێتە پێشەوە لە یاری داهاتووشی هەلەو یاریگە ڕوبەڕوویانەی سنعات کارەبایی دەبێتەوە کە یەکەمی کۆمەڵەکەیە ئەم یاریانە بۆ هەولێر گرنگ دەبێت بەهۆی ئەوەی کەوا یەکەم و دووەم و سێمی ئەم کۆمەڵەیە دەگەنە قۆناغی کۆتایی کە ئەگەر هەولێر بگاتە قۆناغی کۆتایی ئەگەرێکی زۆرەکە لەم یاریگای یاریەکان بەڕێوە بچێتن مدەسمە لای کاپتنی یانەی هەولێر کاپتنی لاوانیانەی هەولێر کاپتن عەبدولقادر ئەیوب دەتوانین بڵێن سەرکەوتنیەکی گرنگ و زەحمەت بوو چیت هەیە لەسەر یاری الحمد لله والشكر لله توانما سيم برنو لا يارجاي خمان بدز بينين او يارياني كلا يارجاي خمان من البدايه وجوتوان او يارياني ملعب خمان دبي بفوز طاو يعني الحمد لله تا سيم فوز سيم يارينا ملعب خمان دتوان بلم هنگاوك من نبو خنا غيداتو كابتن ياري دهاتشتان لما همان ياريكا برامبر صناعت كهربائيه كمي كوملكا دتوان بلن ياريتش زور زور جرينج دبي بو كوا سركوتن دم بقنا غيداتو مسوغر طبعا بيقومان ان شاء الله اما صار ياريكا صنعوا شرطي لكن ان شاء الله تعادل يعني دتوان بلين بلاي كم بەسەر کەوین ئەگەر ئەسناعب بینەوە کاپتن یەکێک لەو یارزانانی کە بۆ هەڵبژاردەی لاوانی عراق هەڵبژێردرایی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ڕیزی تیپەکە بووی لە ڕیزی تیپەکە ماوێتەوە یاخود چی بەسەر دەتوانین بڵێن دوایین گۆڕانکاریەکانی هەڵبژاردەکەدا الحمد لله ئەوە دعوەی زۆر خۆش بوو یعنی کات بەس من نیمە یعنی من و چوار لاعبیانی خۆمان ان شاء الله نەخشە لاعبەکان دیش بیتن بەڵێ لەگەڵیان ماوێتنەوە الحمد لله ان شاء الله تەصفیە دەکرێتن بەڵام دەتوانین یعنی بڵێن لەگەڵین کەی کۆتا لیستی یارزانەکان ڕدەگەاندرێت بۆی بزانین چەند یارزانیانی هەولێر یەک شەش هەمووی تەصفیە دەکرێتن ان شاء الله سەرکەوتو دەم ئینشاءڵڵا لە ڕیزی پێکاتەی هەڵبژاردەی لاوانی عراقی دەتان بینین گۆران لە خولی لاوانی نایبی عراق 2 یانە بەشدارن لە هەرێمی کوردستان هەولێر و زاخۆ بەهۆی ئەوەی کەوا ئەو یانانێک کە لە خولی نایبی عراق بەشدارن لەسەر ئاستی لاوانیش بەشدارن هەولێر ئاستێکی بەرزی پێشکەش کردووە تاوەکو ئێستا چاویشی لەوەیە کەوا بگاتە قۆناغی کۆتایی و لەوێشەوە ئەنجامێکی باشی هەبێ هەر هیچ نەبێ ئەگەر ناسناوەکەش بەدەستنێنێ لە ڕیزیانەکانی پێشەوە بێتن